دوبارە سڵاتان لێ بیازان لە بەشی دووەمی پرۆگرامەکەمانە باس لە چۆنیەتی زیادکردنی کێشەکەین بە ڕێگایەکی تەندروست بە تایبەت بۆ ئەوانەی کە وەرزشەکەن و ئەوانەشی کە لە حاڵەتی یاسایان و کێشیان کەم و بەڵام بێ وەرزشکردن ئەیانەوێ بە ڕێگایەکی تەندروست کێشیان زیاد بێ. بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا زرنگ سالار ڕاهێنەری وەرزشی. مامۆستا زرنگ زۆر بەخێر بێ. سەلامەت سپاس بێ. باس لە زیادکردنی کێشەکەین بۆی بە هەڵە پەیامەکانمان نەگەێنی پێم وابێ پۆلێنێک هەیە کێش ئەوانەی کە وەرزشەوانن ئەوانەشی کە بڵێن حاڵەتی ئاساین. ئەگەر بپرسین ئەم شتی وا هەیە ینی ئاساییە زیادکردنی کێشە کرێمە کێش خۆمان زیاد بکەین لە ڕێگەی کۆمەڵێک تەکنیک و خواردنەوە. ئەحمەلە بە دڵنیاییەوە چونکە زۆرێک لەو کەسانی کە ڕۆکەنە هەڵەوەرچیەکان ڕاست ئێوەی کێش دابەزێنە ڕاست ئێوە خۆی زەعیفکە بەڵام خەڵکانیشمان هەیە کە ئەنوێ کێشیان سەرکەوێ. جا لێرە ئایا کە کێشە سەرەکەوێت چۆن بە چ ڕێگای کێش سەرەخی ڕێگای تەندروستمان هەیە ڕێگای ناتەندروستمان هەیە. ڕێگا تەندروستەکە ئەوەیە کە تۆ یەکەمین شت ئەبێ بیر لە چی بکەیتەوە پێڕۆکردنی سیستمێکی خۆراک. بۆچی؟ چکە تۆ هەچ کاتێک لە بڕی پێداویستی لەشی خۆت کاربۆیدرات و کالۆری زیاد وەرگرت زیادی ئەمە تەخزی نەبێ تۆ کێشتی پێسەرەکەوێ ماوەدی پرۆتینی وەرەگری خانی ماسوولکانتی پێگەوراکەی. وازەحە کابوو ڕێگای یەکەم چییە؟ گۆڕانکاری لە سیستمی خۆراکەکەتە لە بڕی پێداویستی لەشی خۆت زیاتر سەرچاوە سەرچەکانی خۆراک وەرەگری. نمونونەکە جوانترەکەین با ئەگەر هیچێک لە مەسەلەی کالۆری و کاربۆیدرات تێنەگا پارە هەموو کەس لێوان تێگا وایە باش ئەگەر مەسرفی جەنابەت خۆت و خێزانەکەت مانگی 500,000 بێ 500,000یشت دەستکەوێت تۆ ناتوانانی پارە کۆکەیتەوە ئەوەی کە وەرت گرتووە چیت لێ کرد سەرفت کرد. ئەگەر تۆ مانگی 750,000 دەستکەوێت ئەو 250,000 زیادێ لە پاش دەمانگە بێ بە 2 ملیۆنی وایە کابوو تۆ لە بڕی پێداویستی مەسرفی خۆت پارەت زیاتر دەستکە و پارە کۆکەیتەوە. لەشی ئینسانیش بە نەفسی میکانیزم زیاوکەمەکە لە بڕی پێداویستی لەشی خۆت لە کاربۆیدرات و کالۆری و پڕۆتین و چەوری زیاتر وەربگری کێشتی پێسەرەکەوێ. بەڵام کە کێشت سەرەکەوێ بە چ شێوازێ سەرەکەوێ کاتە پێشەی ئەوەی تەواوکەی مامۆستا زرنگ ڕێنمایی یەکەم ئەوەیە هەر لە خۆمانەوە دەست نەکەین بە زیادکردنی کێش ئیلابێ لەژێر چاودێری با بڵێن ڕاهێنەرێکی ئەگەر لە وەڵە وەرزشەکانە بێت یاخۆ کەسێکی شارەزا. بۆچی؟ چونکە ئەگە تۆ هەموو خۆراکەکان بە حەزی خۆت بە ئیسراحەتی خۆت بە عەقڵی خۆت هەموو شتەکان زیاد بکەی منیش پێتەڵم کێشە سەرەکەوێ بەڵام کێشێکی ناتەندروست بەڵام هەموو گیان دەبێ بە چەوری قەڵەوەبی خڕوخەپانەوی گوپەکانە گەوراوێ بەڵام لەسەر ئەساسی چەوری. ئەی چۆن وا بکەین ئێمە کێشمان سەرکەوێ چەوریش نەبین لێرانە وەرزشێتە پێشەوە. بۆچی؟ چونکە تۆ لۆدی خستە سەر خانی ماسوولکەکانت خانی ماسوولکانت ناچارێکی کە خۆیان گەورە بکەن کە گەورە بوو چی تیاکۆ بێتەوە ئاو خوێ پرۆتین ڤایتامین کانزاکان کابوو تۆ قەبارە دەگۆڕێ بەڵام لەشە چەور ناوێ. ئەو سەرچاوە خۆراکیانی کە بۆ تەحدید دەکرێت کە بۆ دیاریەکرێت کە جەنابەت وەری بگری کەسێکی شارەزا با بڵین کەڵین کەسێکی شارەزا دکتۆرێکی خۆراکزانی بێ ڕاهێنەرێکی بە ئەزمون بێ کەسێک بێ ئیختیساسەکەی نوتریشن بێ ئەتوانێت بە پێی پێکاتە و تەکوینی لاشەی کەسەکە جۆری خۆراکەکانە بۆ تەحدیدکە لەگەڵ بڕەکەی لەگەڵ کاتی وەرگرتنەکەی کەوانە هەموو گرنگە هەمووی بەڵێ ها جۆری خۆراکەکە بڕەکەی کاتی وەرگرتنەکەی. چونکە ئێمە ئەگەر بۆ نمونە شەوان پێشخەوتن برسیمانە بێ ئەچی ماوەدی کاربۆیدراتی وەرەگری کونافە ئاخۆی ئەچی تێکەڵێکی مەحەلەبی باقلاوە ئاخۆی شۆفان ئەگریتەوە لەگەڵ مەجموعەیەشتی ترا لە خەڵاتەکە ئیلەیەک مۆزە خۆی خورما ئاخۆی برنجی خڕەخۆی ئەمانە هەمووی سەرچاوی کار بن بەڵێ تێرە دەکا بەڵام کە تۆ خەوتی جگەرت هەمووی تەحویلەکە بۆ چەوری. ئەبێ بزانی ئەم خۆراکانە چۆن تەوزیع ئەکرێ بابەتی کاربۆیدراتەکان کە سەرچاوی پێدانی وزەیە ئەیخەیتە سەرەتای ڕۆژ بابەتی پڕۆتینەکانە خەیتە ئێوارە بەرەو سەرەوە. بۆچی؟ لەبەرەوەی کە تۆ ئەنسۆلین بەرز نابێتەوە لەبەرەوەی کە سەرچاوە پڕۆتینیەکان خانی ماسوولکانت بۆ گەوراکەن بەڵام کێشەی تەحویلکردن بۆ چەوری تا حەدێ دروست ناکە و هەروە هەستکردن بە تێریش دروستەکە. بیریشمان نەچێ مەجموعەی ستانداردمان هەیە مەجموعەی قیاساتمان هەیە هەموو کیلۆگرامێک لە قورسایی لەشی جەنابەت ئەگەر یاریزان بێ بە ڕۆژی 2 گرام پڕۆتینی بیتێ بۆ نمونە جەنابەت 70 کیلۆی پێویستت بە 140 گرام پڕۆتین هەیە ئەم 140 گرام پڕۆتینە دابەشێکی بەسەر 4 ژەمە هەر ژەمەی بڵێن بۆ نمونە 30 گرام وەرەگری 35 یا 40 وەرەگری ئابە و شێوازانە ئەمانە دابەشەکرێت چ کاربۆیدرات چ کالۆری چ پڕۆتین. ئەگەر وەرزشی لەگەڵا بێ من پێتەڵم کێشت سەرەکەوێ خەڵکی زەعیفی زۆرمان هەیە لە هۆڵەکانە پاش مەسافەی 3 مانگ 4 مانگ 6 مانگ ئەیبینی 10 کیلۆ 9 کیلۆ تا 15 کیلۆ تا 20 کیلۆ زیای کردووە. بەڵام ئەو زیادکردنە ماسوولکە و بەڵەزەڵەیە یان چەوریە. بۆچی چکە وەرزشەکە بەڵام وتمان ئەگەر کەسەکە هەموو شتێکی خوارد لە بڕی پێداویستی لەشی خۆی کار بوو کالۆری زیاتر وەرگرت زیادەکەی تەحویلە بێ بۆ چەوری خڕوخەپان و قەڵەوە بێ بەڵام شێوازەکە تەندروست نییە. ئەمە بۆ کەسێک ئەگەریسمان باسمان کرد ئەگەر بە تەندروستی بیکە کەسێکیش ئەگەر عشوایی خواوەکیل
دەستی بر بۆ هەموو ئەو بابەتانی کە یارمەتی زیاتکەبخانێ دانیشێتەوە ڕەحمە لە باوکە ئەوە باشترە. مامۆستازرنگ بەڕاستی من ئەمێ جەختکەمە سەر ئەو کەسانی کە ئاساین باش کەسێکی ئاسایی کاتێک ئێوە کێشی سەرخاچکە من ئەگەر لاشێ من کەسێکی وەرزشی بم ڕەنگە ڕاهێنەرەکەم لە هەوڵێکی لە شاهین پێم بڵێ بەڵام بینەرە کێسە سێری منەکە حەزەکە کێشی زیاد کە زۆر پێویستی بە ڕێنمایی بەڕێستانە کە من ئایا دەتوانم لە ماڵەوە تەنها بە بێ وەرزش کێشی خۆم سەرخەم و هەشتێکم لیزبی خۆم یاخۆت ئەگەر بۆ منە ڕێنمایی لە یوتیوب بوو لەو شوێنانە وەرگرم کە ئەگەر کەسێک لە ماڵەوە ناچێت هیچ فڵێکی وەرزشی هیچ وەرزشێکیش ناکە یەکەمین شت یەکەمین خاڵ کە ئەبێ بە دوای بگەڕێت جینات و جینێتیکی خۆیەتی بۆچی چونکە پێکاتە و تەکوینی لەشی هیچ کەسە لە کەسێ ناچێت هەنێ حاڵەتی جینات و هەنێ حاڵەتی جینێتیکمان هەیە تەسیرەکەن چۆن ئەو کەسانی کە لەشیان مشک و عەزەڵیە ئەو کەسانی کە قەباری ماسوولکەکانیان تۆزێک پچکۆلانەیە ئەو کەسانی کە کەم خۆرن ئەو کەسانی کە ئیشتیهایان نییە ئەمە دوو مۆسەفاتیان تایە زانستین هێکیشانەوەی کە بەڵانسی نایترۆجین لە لەشیانە نێگەتیڤە یعنی چی بەڵانسی نایترۆجین واتە تەرازوو مستەوای نایترۆجین لە لەشیا نێگەتیڤە ڕیتێنشن واتە احتیباس پەنادانی خۆراک دروست نابێ چەند شتیش بخوات پێی خەڵاو نابێ ئێستا لەواچێک هەمە ڕەفیقی وام هەیە مەراقمە بەڵام من وان باش ئەو هەموو ئەخوا قەڵەو نابێ کابوو بەڵانسی نایترۆجین لە لەشیا چییە نێگەتیڤە کە نێگەتیڤ بوو خەزنی خۆراک دروست نابێ ئەمە یەک ئەی مۆسەفاتی دۆمەکە چییە کردداری میتابۆلیزم واتە زیندەپاڵ کردداری زیندەپاڵی زۆر خێرایە ئەوەی کە ئیخوا لە مەسافەی 45 بۆ 6 دقەیە گەدەی هەرسی کردو نردوەتی بۆ ڕیخۆڵەکان حازرە بە فڕیان کەوا بوو سوود لە خواردن وەر ناگرێت حل دوو ڕێگامانەیە ڕێگای یەکەمینیان وەرزشکردنە بۆچی وەرزشکردن بە تایبەتی وەرزشی قورسایی لەبەر ئەوەی کە تۆ بە زۆر وا لە جگەری ئەو کەسە بکەی یاز بۆ مێشک بنێرێت داوای خەزنی خۆراک بکە بۆچی چونکە ئەو گلایکۆجین و گلوکۆزی کە تیاتی تۆ لە وەرچەکە سەرفیەکەی کە بەتاڵبەوە داوای خۆراکەکە دروستە وەرزشێکی قورس باسکی و دوو گۆڵی ئەمانە نا ئەوانە چنەبابی تەمارینی قەلبی تەنەفوسیوە ماوە درێژن بەس قورساییتیا بەکار نایە بەس وەرزشی ئاسن باشە بۆ ئەو کەسانە خاڵی دومینیشیان هەندێک با ئەم قسەی من لە ڕێی کەناڵەکەی جەناوتانەوە با بڵین لێکدانویتری بۆ نەکرێت هەندێک لە تاواکەرە خۆراکیەکان ئەکرێ بەکاربێت دەرمان نا تەواوکەر سەپلیمنت مکەمیلات غیدائیە بابەتی گەینەرەکانمان هەیە ئەوانی کە لە دوکانی شۆپی بەڵام بێ وەرزش ئەبێ هەنێکیشیان بەبێ وەرزش ئەتوانی بەکاری بێنی هەردێکیان ئیلا بێ وەرزشکار بێ ئەم تاواکەرە خۆراکیانە بۆچی باشن بۆ نمونە گەینەرێک یان بابەتێکی میل ریپلیسمنت واتە جێگرەوەی ژەمۆرەگرێت کیسەیەکە لە قوتوویەکە لە سەڵێکە هەرچیەک بێ کە سێری پشتەکەیەکەی وەکو سیریلاکی بناوایە هەموو پێکاتە سەرچەکانی خۆراکی بەڵام ڕێژەکەی زۆرترە ئێستا من خۆم دوکانم هەیە 25 ساڵە ئیشمە من ماوەدی تاواکەرە فرۆشم بەڵام کە یاریزانە لە مامۆستا ئەمەچیاڵە وەکو سیریلاکی مناڵواڵێت چۆنەڵم سەی پشتەکەیکە ڤایتامینەکانە کانزاکانە پڕۆتینە کاربۆیدراتە کالۆریە هەنێک لەو بابەتانەیە کە ئیشتیهاکەنەوە ئەپیتایت فریەکەن ئەگەر ئەم تاواکەرانی لەگەڵا بەکار بێ وەرزشیش بکە من پێدەڵم کێشی سەرەکەوێ لە شیە گۆڕێ بەڵام ئەمانەش هەر وەکو جاریکە باسمان کرد لە سەرەتایەکە کاکەیە بێ بە پێ ڕێنمایی کەسێک بێ خواوەکیل خۆی هەڵنایەتە سەر شتەکان و خاڵێکی تریش کە زۆر جەختی لەسەرەکەینەوە ئێمە لە سوۆسیال میدیا و لە فەیسبوک و ئەلەم بابەتانەیە زۆر جار لە ئەم حەبەمان هەیە 7 کیلۆ 9 کیلۆ 5 کیلۆ 10 کیلۆ لە ماینکە زیاگەی ڕاستەکە بەڵام زیادکردنەکە بە ماسوولکە نییە زیادکردنەکە بە چییە بە خەزنکردنی ئاو خوێ لە بینی پێست و ماسوولکەیە جا هیوامان وایە هاوڵاتیان زۆر باڵین جۆلەوە نەگرن نەچنە سەر زۆر باشە ماوە سازرنگ کاتێک کە باسێتە سەریاری لە ژوانی هۆڵە وەرزشەکان لەگەڵیشیا ڕاستەخۆ پرۆتین و تاواکەری خۆراکیێت لێرەش یاکسەر جەدەلێک دروستە بێ باشە ناخراپە ئەمە هەمووی با بڵێن یعنی وێنایەکی زەینیان بۆ دروست کردوین جۆرێک لە جۆرەکان خەریکە ئەترسین لەو تاواکەرە خۆراکیانە پێم خۆشە ینی زیاتر لەسەر و بابەتە چکە پەیوەندیشی بە بەرزکردنی کێشەوە هەیە کەی ئەم تاواکەر خۆراکیانە زیانیان هەیە کەی بەڕاستی پێویستن ئەسڵ نەیان خۆین زیانیان هەیە باش تاوان هەنا بابەتەکە خۆی نای بەخۆیەتی تاواکەری خۆراکی دروستە کاتەبێ خۆراکە بخۆی ئەبێ خۆراکت هەبێ بەڵام تۆ ئەمە بە مەبەست بەکارێنی برای خۆت 7 ساڵەوانە بێژی سەرجەم خولی دادوەری و ڕاهنەرەکانی کوردستانم بە حکوومەتی عێراقیشەوە اختصاصەکەی من نوتریشن و سەپلمنتیشنە زۆرمان ئەمە باس کردووە 7 دانە ساڵی ئەمە باسەکەین بەڵام کێشەکە لەوە خەڵکێکمان هەیە لێکدانەوەی تر تەویلی تر بۆ شتەکانەکە تاواکەری خۆراک لە دوو کاتە بەکاریە دوو کات ئیجباریە بەکاری بێنی کاتێکیان ئەوەیە کە ئەو یاریزانە ڕۆکاتە شوێنێک یان کەسێکی ئاسایی سیستمی خۆراکەکەی کە موکورتیتیایە
ماوەدی پڕۆتینەکان باش وەرناگرێ حساسیەتی هەیە بەرامبەر بە گۆشت و هێلکە هیچی های نییە لە شوێنێک ئیشەکە و لە شوێنێ داوامەکە بۆ نمونە خۆراکی تیا بەردەست نییە بۆ نمونە کابرا حرەسە لە بورجێکە کابرا لە منتیقەیەکی سناعی لە معملێکە ئیشەکات هیچ شتێکی لێ نییە ئەشێوی کێشی سەرکەوێ کەوابوو سەبەب یەکەم لە بەکارهێنانی تاوگەری خۆراکیەکان بریتیە لە پڕکردنەوەی کەم و کورتی سیستمی خۆراک ئەی سەبەبی دووەم چییە یاریزانێکمان هەیە خۆراکی تەواوە لە شولاریشی تەواوە بەڵام ئێوێ ئەو ئاستەی کە هێتی تێیپەڕێنێ پێشترکەوێ لە خۆراکان ناتوانێت ئەوەی کە ئێوێ دەستی بکەوێ بۆ پێویستی بە بەکارهێنانی کریاتین هەیە کە کردداری دەرپەڕاندنی مزە دروستەکە ئەیلم سەلمانوێتی 1 کیلۆ گۆشتی سووری بێ ئەسخان 5 گرام کریاتینە دەیاتێ ئەکرێ ئەم کاکەیە هەموو پێشتەمرین 1 کیلۆ گۆشتی سوورخوا بۆ 5 گرام کریاتین نە قوتووە کریاتینەکە ڕێ عیارەیە کە ئەیگرێتەوانێت سەری پێوەنێ کەوابوو ئەم تاواکەرە لێرە کێشەی ئەوەشی بۆ حل کرد تاواکەرەکان بەعام دەرمان نین ناچنە خانی دەرمانەوە ناچنە خانی هۆرمۆناتەوە ناچێتە خانی سترۆیدەکانەوەنێ لە هەموو شوێنێکیش ڕێپێدراوە بە حکومەتی هەرێمی خۆشمانەوە هەر کۆمپانیای بابەتی تاواکەرە هێنێ کە ئMC بۆ دەرەهێنێ و ئەفرۆشرێ بەڵام چەند خاڵێکمان هەیە کە حەزەکەم بینەرانی وەرە زۆر تەکیدکەن لەسەرەوە ئەو کەسی کە تاواکەر ئەفرۆشێ ئەو کەسەشی کە تاواکەرەکە وەرەگرێ تکا ئەکەین ئەمە زۆرمان باس کردووە مەجموعەیە خاڵ هەیە ئەساسیاتن ئەبێت ئەو کەسە ڕەچاوی بکە یەکەم تەمەنی کەسەکە ئایا بۆ هەموو تەمەنێک گونجاوە مناڵێکی تەمەن 13 ساڵەتوانێ بچێ پڕۆتینە بکڕێ پیاوێکی تەمەن 75 ساڵەتوانێ بچێ پریوەرکاوتێ بخوا کاتە تەمەنی گونجاو تەمەن ئەمە یەک دووەمینیان باڵا و کێش لەگەڵ چ بابەتێک لەم تاواکەرانەیە گونجاوە تۆ کاکەیەک یەتە ناو شۆپێکەوانی ئەڵێ کاکە من بابەتێکمەوێ تاواکەرێکمەیە بۆ ئەوی کە کێشم دابەزێنم تۆ بابەتێکی هەڵی ئەیتێ لە گەینەرەکانی کێشی پێسەرەکەوێ کەوابوو تەمەن باڵا کێش لەگەڵ هەبوونی نەخۆشی درێژخایەن کەمە زۆر گرنگە لێرە خەڵک بیزانێ ئەو کەسی کە چێشتەکڕێ ناڵێ شەکرەمە ناڵێ گورچی لەم تاوانیە ناڵێ دڵم تاوانیە باسی هیچ تێ ناکە ئەوەشی کە ئەیفرۆشێن پرسیار ناکە بۆ نمونە یاریزانمان هەیە گورچیلێکیان دەرهێناوە بە هەر سەبەبێک بێ گورچیلی ماوە تۆ هەڵەسی مەجموعەی ماوادی ئەیتێ کە سوورە زانی ئەمانە قورسایەخەنە سەر چی گورچیلەکانی ئەی نابێ پێ بڵێ پێشتر دوایی کە لەناو هۆڵەکە خستی تووشی ریڤێرز ریاکشن نەتائیجی عکسی بوو قوڕکرا بە سەریا سەقەت بوو اینجا بڵێ وەڵام نەمانزانی لی پرسیار کە بزانە کاکە هیچ نەخۆشیێکی درێژخانت نییە یان دەرمانی هیچ نەخۆشیێکی درێژخایەن بەکارێنێ لەواچێک کابرا شەکری هەبێ ئەنسۆلین بەکاربێنێ بەس بە تۆ ناڵێ تۆژە چی گەینەرێک یان ماسێکیتی 1250 کالۆری تایە تۆ شەکرەکەیت فڕان بۆ ئاسمان ئەی نامێ بزانیم کابرا چی بەکارێنێ هەروەها ڕەگەز مێ یان نێرە هەنێ بابەتمان هەیە وەکو تێستۆ بوستەرەکان ئافرەت نامێ بەکاری بێنێ نای خۆی بەخۆیەتی هۆکار یاریزانێکی پیاوە هەیە تەمەنی 45 ساڵە یاریەکە ڕێژەی تێسەسرۆن کە گونەکانی دەریا لە لەشیا کەمە هەستەکەی نەقسی تێسەسرۆنی هەیە تۆش کە فرۆشیاری تێستۆ بوستەر واتە هاندەری تێسەسرۆن مەجموعەی ماوەدی گژوجیاییە وەکو ترایبۆڵ و جەماعەتەکانی کە ئەیی بم پیاوە وا لە گونەکانێکا ڕێژەی هۆرمۆنی تێسەسرۆن چی لێبکا بەرزیکاتەوە بەڵام تۆ ئەمە داوا بە ئافرەتێ ڕێژەی هۆرمۆنی تێسەسرۆنیش لە ئافرەتەکە بەرزکردەوە اینجا دەنگی گڕەبێ ئەمانی مووی لێیت اینجا دەست و پلی بەقۆتە بێ کەوابوو ئەمانە مەجموعەیە خاڵن ئەبێ کەسی وەرگر و کەسی فرۆشیار ئەبێ ئەم پرسیارانە بکەن اینجا تاواکەرەکە تهدید کرد کەتە ماوە سازرنگ ڕەنگە ئێستا من بتوانم سبەیشم دەست نەکەی بچم بۆ نمونەیانی حورمەتەن توانە مەسەلەن بەقاڵی بکەم پەتاتە تەماتە سێرێکی جیاری کراوە و تعریف کراوە نەزانی چیزە کەواتە ینی پێویستە هاونیشتیمانیان هاوڵاتیان یاریزانان وشیار بن ینی ناکرێ لای هەموو کەس مەسەلەن تۆ ئەمە کۆمەڵێک زانیاریە بێ حەق ڕێکە پێنەدانێکیش هەبێ بۆ ئەوانی کە زانیاریان یعنی فیلتەرکردنێک هەبێ ینی بەتاکید ئێستا وەکو ئەرزی جەنابتم کرد لە خولی دادوەری ڕاهێنەرەکانە بۆ نمونەوە 7 ساڵێکە بێ خولە و خولانەیە هەر کەسێک بەشداریە کات کە ئێوێ ببێ بە خاوەنی بڕوانامە لە پێشا بە پلەسی بەشداریەکە دوایچێتە بی دوایچێتە ئەی ئەم خولانەکە ئەکرێتەوە خۆشبەختانە یەکێتی لە جوانی سلێمانی و شارەکانی تریش چەند ساڵێکە بێ ئەو کەسانی کە شارەزان لەم وارەیە بە دکتۆرەکانەوە بە مامۆستاکانەوە بە ڕاهێنەرەکە بانگکرێن محاضەراڵێنەوە لەسەر نیوتریشن واتە تەغذیە خۆراکزانی محاضەری کامل وەرەگری ئیمتیحانیشی لەسەرەیە لەسەر ساپلمنتیشن سیستمەکانی دابەزینی کێش PSMF کیتۆجینیک دایەتە ئینتەرمیدیت فاستینگە اینجا ئیساباتی ڕیاضی و هەموو ئەو شتانی تریش ئێستا ئەوانی کە بەو فلتەراتیە پەڕن اینجا شاهدە وەرەگرن
بەڵام هێشتا هەر ئەمەش کافی نییە ئەبێ کەسەکە زۆر شارەزای بێ زۆر وریا بێ تەجروبەی زۆر بێ هیواشمان وایە ینی هەموو کەس بە مەسەلەی سۆشیال میدیا نەخەڵەتێ خەڵک هاتووەتە لای مەڵێ مامۆستاڵم بڵێ ڕڵی ئەمەم لە فڵانە شوێن کڕیوە بەڵام هیچ سوودێکم نەبوو مەشاکیلی بۆ دروستکەم بەڵام باشە چۆن ئەمە دووەرگرت ئەلە مامۆستا لە هەفتەیەکان نزیکی 250 پۆستیان لەسەر یەک بابەت کردووە ئەمە سەرنجی ڕاکێشاوە خە پۆستکردن لەسەر شتێکەوانە بێ تۆ نابی ئەوکەی بە پێوەر بە دوای تاواکەرێکی خۆراکیاگەرەکە کوالەتی بێ کە زەمانی هەبێ بەکە ئMC داغڵی ئەم حکومەتی خۆمان بوو بێ فاسی مختبەری بۆ کراوێ ئەو کەسی کە ئەداتێت تەنها چاوی لەوە نەبێ قازانجەکە ئەی تۆ تعامل لەگەڵ لاشەی خەڵکاکەی تۆ تعامل لەگەڵ گورچیلە و جگەر و دڵ و ڕیخۆڵە و خوێنی زەلاماکەی ئەبێ بەقەدەر ئەوەش تۆ حەزەرت هەبێ من پرسیارم زۆرە وەڵا بەڵام خەو لە زیادکردنی کێش و یان دابەزاننی کێش چه ڕۆڵێکە بینێ لە کەسێکی وەرسەوان یان لە کەسێکی ئاسیانی توکە ئەبێ پۆلێنی کێ دەسەر باش بە پێوەری شەرع من قسەت بۆکەم زانست بەرە بەولاوە بە پێوەری شەرع پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەسەر بێ کە فەرمێ لە دوای نوێژی عیشا تۆ ویترەکانێک و بخەوە بۆ ئەمە پێوترێ ساعتی بایۆلۆجی تەوقیتی نوێژەکانی دینی ئیسلام ئەمەنە جوانە ئەمەنە ڕێک و پێکە ئەمەنە پڕبەهایە هەزارەها دیراساتی لەسەر کرێ تاڵ نابێ بەڵام بەداخەوە سیستمی بەڕێوەبردنی جیهانی ئەم ڕۆوای لە خەڵک کردو شتەکانی هەڵگەڕاوەتەوە شەو ڕۆژمان عەکسە شەو بە خەبەرەوە بە ڕۆژە خەوێ تێکچوونی سیستمی خەو بڕوان پێ بکەن ئەوەی کە ئێمە ئەیزانین بڕوان پێ بکەن یەک بەرنامی کاملی لەسەر بکەن تەواو نابین کە چی کێشە و مەشاکیل دروستەکە چی درەن خەوتن نەک ئەوەی کە کەسێک بڵێ من سەعات چواری بەیانیە خەوم بەڵام سێ عەسر هەڵەسم ڕاستەکە 8 سەعات خەوتووە ئەوی بۆ پڕ ناکاتەوە کە لە کاتی خۆیان بخەوێ کاتی خۆی کەیە سەعات لە 10 بە دووە تۆ بێت لە وڵاتی ئێمە خەوت بێتی بۆچی چونکە لە 11 بۆ 2 شەو بە ئینگلیزی پێوترێ گۆڵدن تایم کاتی ئاڵتوونی بۆچی پێوترێ کاتی ئاڵتوونی لەبەرەوەی کە تۆ پیتۆتەری گلاندت هەیە ژێر مێشکە ڕژێن پارچەیە گۆشتی بچکۆلێ دکتۆرەکان باشێزانن ئەم پیتۆتەری گلاندە بەرپرسە لە ڕژانی مەجموعەیە هۆرمۆنی زۆر پاش هیچێک لەوانە ناوی چییە سۆماترۆپین سۆماترۆپین چییە هۆرمۆنی گەشەیە گەشە بە کوێیە پێست دان پوو نینۆ قژ چاو ڕیخۆڵەکان هەموو لاشەی من و تۆ بە گەنجیمانەوە ڕەحمە لە باوکە ئەم هۆرمۆنی سۆماترۆپینە ئەو کاتە دەرەدرێت کە تۆ لە قوڵایی خەوای بەداخەوە خەڵک ئێستا ئەو کاتێک کە پێویستی بۆ هۆرمۆنە هەیە تعمیری لاشەی وەک ئەو بەخەبەرە دوای ئەوەش کە ئەخەوێ ئەم هۆرمۆنە بە باشی ئیشی خۆی ناکە بۆ دەردانەکەی کەمە چەند یونیتێکە یێتۆ هەموو شوێ ئەم ئەملەت فیزەیی عاقیبەتەکەی وەرە بزانە پاشاگەردانی ئەمە چییە دەست لەرزین قژوەرین کەم حکمی چاو شت بیرچوونەوە تەقووری جونگەکان پوکانەوەی ماسوولکە فقدان زاکیرە تێکچوونی توانای سێکسی تێکچوونی ئیشتیها و خواردن بڵۆتین ورگ هاتنە پێشەوە گرم و هۆڕ با بڵین ناڕەحەتی کۆڵۆن ئەمە 11 پێوتی هەر کەسێ گوێ لەم بەرنامەی ئێمە بێ سەلاشی بڵێ من 4 تایە وڵێ 7 تایە یاریزانە یەتە لای منە لە مامۆستا هەر 11 تایە بۆ کە پرسیاری لەکەم بڕوان پێ بکەن باسیۆنی لەسەر نەخۆین ئەلم ڕۆژانە لە ئۆفیسەکە یاریزان هەوڵێ مامۆستاڵم بڵێ ئەڵێ من سەعات 6 بەیانی بەخەبەرم نانە خۆمە بێ بە 7:30 تم ئێ تی 7:30 چم بۆ قاعە هەتا نۆ یاریەکەم نۆ ئەچێتەوە بۆ ماڵەوە ئەخەوێ هەتا 7 ئێوارە جارێککە بەخەبەرە هەتاوەکو 7:30 بەیانەکەی تر بڕوان پێ بکەن موالیدی لە 2000ەکانایە کە سەری دەموچاوێکەڵی 60ەکانە کاتە زۆرجار خۆشمان نازانین بۆچی هاڵتانەمان تایە بەداخەوە کە ئەشتی فاسی تۆبیەکەی تۆ کێشەت نییە ئەی باشە ئەم هەمووە ئەم گەنجانی کە ئەوە لە پیرۆڵی خۆمان پێشەخین بەڵێ سەی دەموچای ئەم گەنجانەکە معقول نییە کابرا سەیرەکەی لە تەمەنی دەموچای لە منەچێ سەرەکەی 2004 شتی بیرێچێتەوە شت لە دەستیەکەوێتە خوارەوە قژ بە سەریەوە نەما هەر بەڕاستی نامەوێ خوانە خواسات هینکەین تەشیرکەینیانە زۆر جار بە گەنجێگەڵی بەڕوو تۆیڵێ فڵان کەس لەوێ نەبینیڵێ ها ئاگای لێ دنیا نییەانی ناونیشانی لێ پرسندا نازانێت لەو سرات و چی بینی و ئەرێ فڵان کەس نەبی بەلای ڕۆژ ئەڵێ نەمبینی یانی ئەمە هەمووی پێوترێت تەشیری ددهن پەرتوو بڵاوی مێشک ئەو پەرتوو بڵاوی مێشکە لە چیوە دروستە بێ خەڵک بۆ لە هەشتاکان و هەفتاکانە ئەو دانی مارە هەپرسیاری هەچێک لێ کرد قسەکە تاو ناکە جوابەکەی دووەرگرتە بوو ئێستا بە زۆر ئاوەڕایەتێکینی قسەی پێنەماوە ئەو هەمووی مەسەلە ئەو خەوەیە جا خەو کە تێک چوو هەگەیتر لە کێشەکانی ئەوەیە کە سۆماترۆپین دەرنەدرا قەڵەوی ژەوی بۆچی زۆربەی خەڵکە بینی قەڵەوە ئەمڕۆ لەبەری کە سۆماترۆپین لە 150 ئیشەکەی سوودانی چەوریە لە 150 تریشی دروستکردنی خانەی تازەی لە سەرجەم ئۆرگانەکانی لەشی تۆیە یە چەوریش ناسووتێ شەو ئینجا برسیە بێ بەدیاشتەوە دانیشێ مێشکی ئیش پێەکە
بە دیار لاپتۆپەوەی بە دیار ئەنتەرنێتەوەی بە دیار هەشتێکەوەی ئەمە ژواکە قەڵەوبوون زیاد بکە وڵی مامۆستای پرسیار بکەم ئایا من زۆر لەو کەسانم بینیوە کە دەستیان لە خۆیان شۆردووە ئایا بەڕاستی هیچ کەسێ هەیە کە نەتوانێت دەستکاری کێشی بکە چ قڵۆ بێبێ زەعیڤەیە خۆت زەعیف بێبێ کێشی زیاد بکات باش ئیسیسناءاتمان هەیە لە هەموو یاسایەکە بۆ نمونە پۆلێکت هەیە لە مەکتەب 30 تەلەبێتیایە باشە مامۆستای بیرکاری نمونەیە شەرحەکە 2 تەلەبێتیایە یەکەم جارتەیەگەن 3 تەلەبێتیایە پرسیارێکیان هەیە 4-5 تەلەبەت هەیە ئەڵێ مامۆستا بۆمان دووبارەکەرەوە ئەوی تری هیچ تێناگا ئەو ئێمەین جەماع منم یەکێکیان منم باشە من بەجە نابدەڵم خەتای مامۆستاکەی لەوێ عیلاقەی بە ئیستیعابی مێشکیەوە ئێمە ئیستیعابی لاشەیشمان هەیە هەنێک کەس هەیە بەڵام کەمن حاڵەتی ئیستیسنائین زۆر تایبەتن بەس یعنی ئێستا قسێ زۆر باوە ئەڵێ من شتەکە بەدەست خۆم نیە ئێمە دەستم لەوە شۆردووە کە زەعیف نیان قەڵەو بووم آخر ئەویش هەموو ڕێگەکانی تاقی نەکردن لەوە چێ ڕێگەی دوانی تاقی کردبێتەوە چونکە هەر دابەزێ ئەگە قەڵەو بێ و هەر کێشیشی سەرەکەوێ بەڵام هەنێ حاڵەتی ئیستیسنایی هەیە بێ کەسەکە زۆر لەگەڵ یا خەریک بی بۆ نمونە من کەسی نزیکی خۆم هەیە بە هیچ شێوازێ ناتوانم ئامۆزامە کوڕە حەچەنەکەم ناتوانم کێشی کەم بۆ کە سێری فاسێکی کەس جیناتی ئەخوێنی توانێت لەشی لەو نەوانەیە بە کەمترین بڕی جوڵە ماسوولەکانی گەورابێ چەندێک چاورەکانی کەمی کردووە لەگەڵ یا چیزیای کردووە حەجمی عەزەڵەکان لەو هۆڵی کە منی لێم کاکفریامان هەیە هاوتەمەنی خۆمە پیشەی فیتەری سیارەیە کە کورسەکەمان بۆ گۆڕیوتی مامۆستا هەچیە بینەڵێ کاکفریات ڕێگویتێتەوە بەڵام بە کیلۆ کە من کێشامە 1 کیلۆ کەمی کردو 96 کیلۆ بۆ بنەوە 5 کاک بیلالیشمان هەیە پیاوێکی موسڵمانی بە ئەدەب کوڕێکی گەنجە تا ئێستا 60 کیلۆمان پێکەم کردووە 145 کیلۆ بۆ هاتووەتە سەر چەند هاتووەتە سەر 85 کیلۆ دروستە ئیدی ئەمەمان هەیە ئاوایە جیناتی ئەم هەردووشیان زەعیف بوون ئەم 6 کیلۆی کەم کردووە لە 145 هاتووەتە سەر 85 ئەو ناوە ئەمیان 1 کیلۆ کەمی کردووە بەڵام لەشی کاکفریا لەو نەوانەیە کە بەڵام خۆ چاوریونەکانی بۆ بە ماسوولکەیانی ئەمە بەس چاوری دابەزانەوە ئاخە ئەمانە فەرقەکە دروست دەکات ناتوانانی بڵێ کاکفریا دانەبەزیوە نە ئەویش دابەزیوە بەڵام لە ئەنجامی ونبوونی چاوری ئەم بۆشایە بە ماسوولکە پڕوەتەوە بۆ یە کەسێکی بە کێش نانابەزێ چکە ها یەکەم جارتمانچی هیچ کەسێک پێکاتەوە تەکوینی لە کەسێکی تر ناچێت لەبەرەوەی ئینسانە بێ مەجموعەیە وردەکاری هەیە لە لەشی خۆیان بیزانێ اینجا حکم لەسەر بەڵام ئەمەش هۆکار نەبێ بۆی کەیتر ئیتر دەست لە هەموو شتێ بشوە بۆ نمونە زەلام هەیە هەر لە خواکردەوە ئەم ئێسکانی ئێری زۆر پانە تۆقەڵی ماسوولەکانی زۆر گەورەیە خۆی قەبارەیەکی گەورەی هەیە تۆ ئەوە بە تەمامی بیکەی بە بڕوسلی من پێدەڵێم نابێ بە بڕوسلی ئەبێ بە قەپە تۆ ئێسکەکانی بەچی بچووکەکەیتەوە کەمەری حەوزی ئەمەنەیە ئەم ئێسقانە بەچی لاوێ تۆپەڵی ماسوولەکانی گەورەیە بە کەمترین بڕی لۆت خستنە سەری ماسوولەکانی حەجم پێیاکە ئەمە ناتوانانی بڵێ زۆر زەعیفە بێ ئەکرێ بڵێ لەشت تەحویلە بێ هەمان قەباری پێشوت هەبووە ئێستا ئەم قەبارەی لەباتی چاوری ماسوولکەیە ئینسانی ژەبێ حسابی ئەوە بکە کە پێکاتە و تەکوینی لەشی ئەم لەگە کەسێکی ترا ناگونجێ کۆتاشت ئەلەم بابەتە باسیکەم زۆربەی یاریزان مۆبایلەکەی دەرهێنێ و ڕسمێکی پێەیە ئەڵێ مامۆستا من حەزەکەم ئاوام لەوێ ئاخر کاکی من جینات و پێکاتە و تەکوینی لەشی ئەم کەسە لەگە تۆە زۆری فەرقە تۆ نابی بەم ڕسمە ئەوە هیوام وایە ئەوە بەرچاو بگیر زۆر باشە هەر بۆ تەواوکردنی پرسیاری پێشوم ئێمە لە کۆمەلگای گەژین کۆمەڵایەتین یان ئیشەکانی سەقەرە باڵخی دروست ڕەنگە من سەعات 11 نەتوانم بخەوم میوانم هەبێ ئیش و کارە درەنگێک بەڵام بە خێرایی ینی باشترین کات ئێستا بۆ واقعی ئێمە گرنگە ئیتر لەوە زیاتر سنوورەکە نەبەزێنین کەی بخەوین بەڕای من لە دوای 11 جەریمەیە ینی تاوانە بگەیتە دوای 11 حد ئیمکان مەحاولە بکە زوو بخەوی لە وڵاتەیە من خەڵکە ناسم پیاوێکی موسڵمانی نمونەیە دکتۆرە 30 ساڵە لە ژووری جەڕاحیایە دکتۆری جەڕاحیە باشە کوڕی هەیە لە زانکۆیە کچی گەورەی هەیە معنی کابراایەکە وەکو من و تۆژی لە وڵاتەیە باشە هەموو شەوێ سەعات 9 تا 9 خەوتووە مەگەر ئەڵڵاهومە میوانێک یا حاڵەتێکی بێ ئەو بۆ توانیوێتی لەم شاری سلێمانیە ئەم سیستەمە بۆ خۆی دروستکە بۆ من و تۆ نەتوانین بیکەین خۆ هەموو شێ ئێمە میوانمان نییە خۆ هەموو شەوێ چوونە دەرەوەمان نییە بەڵام حەدەلکە ئیمکان ئێمە حەدەل ئیمکان مەحاولە بکەین وردە کاتی خەوەکانمان ڕێکەینەوە بەچی لە کاتی خۆیان بخەوە تۆ بۆ نوێژی بەیانیش و بۆ زۆر شتی تریش و بۆ لاژێکی دەندروست بەیانێکی زوو خەبەر دەبێتەوە بەس بڕوان پێ بکە شەو درەن خەوتن ڕۆژەکەشە لێ تێگەیە تاوەکوی هەوارە زۆر ڕاستە قسە باس زۆرە هەربیکەین کاتمان کەمە بەس ئەمەوێ
یعنی شتێک یان ئەگەر هاوکاریشم پرسیارێکی گرنگی ما بێ شتێک کە پێویست بێ ئەمە درکمان پێ نەکردوێ لەبەرەوەی هەستمان پێ نەکردوێ خۆت بێوێت باش ئەو شتێکە من زۆر ئەچیدی لێگەینەوە ئەوەیە کە خی گەورە لە قورآنە فەرمێڵە کول و وەشربوا لا تسرفوا بخۆنەوانێ بەڵام ئیسراف مەکە هەر کەسێک لە دنیا بەقەدە بڕی پێداویستی لەشی خۆی لە خۆراکی وەرگرت من زمانی ئەوە دەکەم قسەی قەدەری خوام نییە بە زمانی ئەوە دەکەم کە زۆر مەشاکیل هەیە تووشی نەبێ لە زەخر لە شەکرە لە ئینزیلاق لە سەوەفان لە هەموو ئەو نەخۆشیانەی کە بە میکرۆب تووشن نابێ ئێستا شەکرە میکرۆب نییە ئینزیلاقیش میکرۆب نییە نەخۆشی دڵ ڤایرۆز نییە خراپ بەکارهێنانی لاشەی خۆمانە بەڵام هەڵامەت ڤایرۆسە سک چوون بەکتریایە وایە کەوابوو تۆ ئەگەر بەقەدە بڕی پێداویستی لەشی خۆت خۆراک خۆی بخۆیتەوە هەموو ژیانە تەنزیمە بێ ئەوەی چەکە لەو شتانی کە من زۆر ئەچیدی لێکەمانێ زۆر کەسی لە شوێنان لەملا لەولا پرسیاریەوەمان لێکەن مامۆستا وەرگم بەچی دابەزێ مامۆستا بەچی زەیفم کە لەگەڵ باسی خۆراکی بۆ کە ئەڵێم هەوسات خۆ هەچێکم لەگەڵاڵی ئەڵێ باسی برنجش لەم لەگەڵامەکەڵم بۆ ئەڵێ ئێواران برنجی خڕ و لەگەڵ شلەی بامێ بە گۆشتەوە و سێ نانی سپی و یەک دۆلکە دوی لەگەڵ لە سیفاتەکانی کورد خواردنی فاسۆلیا و برنجانی هەروەی بناسرێنەوە ئەوەی چەکە لەو شتانی کە ئێمە زۆر ئەچیدی لێکەینەوە سەکانە خۆش مامۆستا زرنگە سەلامەتەوە ئینشاڵڵا مامۆستا گەر بە کورتی ئاماژەی بۆ بین کە هۆشیاری ئێمەش سەبارەت بەو شتانی کە بەکارێن تا چەند گرنگە بەتایبەتی ئەم حەپوو ئەو تاوکەرە خۆراکیانی کێسا زۆر بازرگانی پێوەکرە بەڕاستی بۆ مەبەستی بازرگانی بەکارێنێ نەکتەوانان بۆ سوودی جستە و یاخود بۆ سوودی کەسەکە بێ هۆشیاریکیش لەبارەی ئەوە لە کۆتا پێیان تا بگەێنی بە هەموو یاسایەک بە هەموو قانونێک هەر کەسێک دەست بۆ ئەو شتا بە بابزانە لەکوێی وەرەگرێ با دوای دیعایە نەکەوێ دوای ڕیکلام نەکەوێ پێڵێ ئەم حەبە ئاوات لێکە ئەم تاوکەرە ئاوات لێکە ئەمە زەعیفت دەکە ئەمە قەڵەوت دەکا چۆرانە حکممەیە پرسیارکە بگەڕێ بزانە باگراوندی ئەم شتە چییە بۆ نمونە حەبێگەیە لە ئەو با ناو نەڵین لە ئەوساتی کێشسەرخستنا زۆر بەکاریە بڕوان پێ بکە پشتی ئەم حەبە لەیبڵەکەی نیوتریشن فاکتەکەی کە ناوی پێکاتەکانی دەنووسراوە بڕوان پێکی نیوەی سپێڵەکەی غەڵەتە ئەبێ شەریکەیەکی دەرمان ئەمەنە فاشیل بی نتوانێت تەنانەت سپێڵی ئەو ماوادانی کە تیاتی بە غەڵەت بینوسی جا باشە شەریکەیەک سپێڵی ماوادەکە بە غەڵەت بنووسێ بێ ماندەکە خۆی چی بێ ئێکسپاری لەسەر نییە حتا بارکۆد ڕیدەری لەسەر نییە وەرە ئەو حەبانی کە بۆ دابەزانی کێش و ئەمانە بەکاریان بیگرێ بەدەستەوە جەنابەت باشە سێری هەر چوار لاکەی کە خەتەکان پێڵم بارکۆد ڕیدەر بڕوان پێ بکە ئەوی لەسەر نییە تا زۆر بەنای دەرمانی سروشتیەوە فڕۆشە سروشتی درست زۆری مەشاکیلی بۆ خەڵک دروستکە کەوابوو هوشیاری تاک حکم نەدان لەسەر شتی کە تۆ بە چاو بیبینی و هەروها پرسیارکردنیش عیب نییە ئەو کەسێک کە مختصە لە ئیشێکە لە بوارێکە پرسی پێ بکەی چێکە شتێک وەربگرێکە با زۆر هەرزان نەبێ بەڵام با سیعری گرانتر بێ بەڵام کێشەی تەندروستیت بۆ دروست نەکە دوای ئەوە دوو ئەوەش بیتەوە کێشەشەوە دروستکە لەبەرە وشیاری تاک زۆر گرنگە زۆر ڕاستە دەستکان خۆش زۆر سپاس بۆ مامۆستا زرنگ سالار ڕاهێنەری وەرزشی مامۆستا سپاس بۆ کاتی بێمە بەخشی سپاس بۆم دەرفەتە هیوادارین کە دەستکان خۆش و کۆمەڵێک بابەتی زۆر بە سوودمان باس کرد